سلااوتان لێبێت ئازیزانم ئەم ئێوارەیەش لە بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەوە لەگەڵتانە بین. بەڕێبەتی ئاسایشی سلێمانی لەژێر دروشمی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی بڵاوکراوە نەشیاوەکان کۆمەڵێک تیکتۆکچی دەستگیر کرد. دەبینین و دەبیستین وە گلەی و گازندەی خەڵک لەسەر ئەو تیکتۆکچیانە ئەو کەسانەی کە لە پلتفۆرمی تیکتۆک لایف دەکەنەوە و درنگانێکی شەو هەتا بەرەبەیان خەڵکێکی زۆر بە دیاریانەوە دادەنیشێت. لەم لایڤانەدا قسەی نەشیاو دەکرێت، جنێ و بە یەکتر دەدەن و شتی نەشیا و بڵاو دەکەنەوە لە لایڤەکان و لە تیکتۆکەکانی خۆیانەوە. بۆیە ئەمە وای کرد کە ئاسایشی سلێمانی لەسەر ئەم بابەتە هەڵمەتێک ڕابگەێنێ و دەست بکرێت بە دەستگیرکردنی ئەو کەسانە یاخود ئەو تیکتۆکچیانەی کە لە ڕێگەی تیکتۆکەکانیانەوە یاخود لە ڕێگەی ئەو لایڤانەی کە دەیکەنەوە مەترسی بۆ سەر کۆمەلگای کوردی دروست دەکەن. کاریگەریان هەیە لەسەر تێکدانی بەها ئەخلاقیەکانی کۆمەلگا، قسە لەسەر دین دەکەن، قسە لەسەر عرف و عاداتی کۆمەلگا دەکەن. هەموو ئەمانە پێچەوانەی یاسایە. لەگەڵ ئەوەش هیچ کەس لەگەڵ ئەوە نییە کە ئەمانە مافی خۆیانە تیکتۆکیان هەبێ بەکاری بهێنن لایف بکەنەوە ئەگەر کاسپیەکەیان لەوەدایە با بیکەن، بەڵام بەو شێوێنە کە مەترسی بۆ سەر ئەخلاق و ئادابی کۆمەلگای کوردی دروست بکە. ئەم ئێوارەیە ئێمە لەسەر و بابەتە گفتوگۆکەین بزانین کام تیکتۆکچیانە دەستگیر دەکرێن، کامانن کە هەر بەڕاستی پێچەوانەی یاسا لایڤەکانیان دەکەنەوە. هۆشیاری تەواو بە تایبەت بەو تیکتۆکچیانە بدەین کە شەوانە لایف دەکەنەوە بۆی بزانن سنووری ئازادیەکانیان تاکوێیە بۆ ئەوەی لەلایەن ئاسایشەوە دەستگیر نەکرێن و بتوانن بە ئازادیش لایڤەکانی خۆیان بکەنەوە. کۆمەڵێک میوانم ئێوارەی لەگەڵ ئێمە لەسەر ئەو بابەتە گفتوگۆ دەکەین و میوانن لەگەڵمان بە سوپاسەوە. عەقید سەلام عەبدولخالق کە بەڕێزیان وتەبێژی دەستگای ئاسایشی هەرێمن. زۆر بەخێر بێن کاک سەلام. دکتۆر کارزان محەممەد سپۆری یاساکانی میدیایە زۆر بەخێر بێ کاک کارزان. دانا ڕزگەیی کە بەڕێزیشیان توێژەری کۆمەڵایەتین بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. کاک سەلام، هەڵمەتی بەرەنگاربوونەوەی بڵاوکراوە نەشیاوەکان ئەم هەڵمەتە بۆ ڕاگەێندا چی وای لە ئێوە کرد وەکو ئاسایشی سلێمانی کە دەست بەرن بۆ ئەو تیکتۆکچیانەی کە بڵاوکراوی نەشیاو بڵاو دەکەن. سەرەتا سڵاو لە بەڕێستان ڕێزوسڵامان هەیە بۆ بینەرانی بەڕێز لە کەناڵی کورسات، هەروەها ڕێزوسڵامان هەیە بۆ میوانە بەڕێزەکان. ئێمە لە چوارچێوەی هەوڵە بەردەوامەکانی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بۆ پاراستنی نەزمی گشتی ئەوە بوو لە مانگی شوباتی ئەمساڵ بە تایبەتی لە ناوەڕاستی مانگی شوباتە هەڵمەتێکمان ڕاگەیاند، هەڵمەتی بەرەنگاربوونەوەی بڵاوکراوە نەشیاوەکانە. ئەویش بەڕاستی لەوە سۆنگەی گرت کە لەلایەن بەڕێزان لە داواکاری گشتی داوای لە دەستگای ئاسایشی هەرێم کرد وەکو جێبەجەکاری یاساکان کە ئەو بابەتی کە لە تیکتۆک بە تایبەتی لە لایڤەکانی چەند کەسێک کە بەربڵاو بوون بووبوونە مایەی تێکدانی شیرازەی کۆمەلگا تا ئاستێک کە پێویستی کرد ئێمە ئەو هەڵمەتە ڕابگەێنین لەو کاتەوە دەستی پێکرد هەڵمەتەکە کە لە سەرەتادا 8 کەس لەو تیکتۆکچیانە دەستگیرکران و ڕوبڕوو یاساکرانەوە بە فەرمانی دادوەر بەدڵنیاییەوە ڕوبڕوو یاساکرانەوە. پاشان ئەم هەڵمەتە بەردەوام بوو، دوای ماوەیەکی کورت نزیکەی 4 کەسێکی تریش دەستگیرکران کە ڕێژیان بوو بە 12 کەس. ئێمە ئامانجی سەرەکیشمان لە دەستگیرکردنی ئەو کەسانە کە ڕوبڕوو یاسا بکرێتەوە ئەوەیە کە سەرەتا ئاگاداریەکیان بینێ بەوەی ئەو بەها و ئەو نەریتە جوانەی کۆمەلگای کوردی کە هەیە لە ڕێگەی ئەو لایڤانیانەوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی بابەتی نەشیا و لە ڕێگەی بڵاوکردنەوەی جوێندان و تەشیرکردن و ناوزڕاندن و هەروەها ناوەڕۆکی زیان بەخش بە کۆمەلگەکە بە دیاریکراوی بڵاویان دەکردەوە. ئێمە پێیان دەڵێن کە لایەنێکەیە ستۆپ دەکات دەتوەستێنێت ناهێڵێت بەردەوام بیت و شێوازەی کە لەسەری بەردەوام بوویت. بەدڵنیایەوە ئەم هەڵمەتێکە کە لەژێر چوارچێوەی یاسایە ئەنجام درراوە. یاسایەکە یاسای ژمارە 6 ساڵی 2010 یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە بە پێی مادەی 2 ئەو یاسایە بە فەرمانی دادوەر ئەم کەسانە دەستگیرکران و ڕوبڕوو یاساکراونەتەوە. چێن ئەوانەی کە دەستگیرەکرێن ئەو چێن ئەوانەی کە ئەم مادەیە ئەیانگرێتەوە ڕەنگە ئێمە طبعاً قسەکەی کە ئیکەین گشتگیرە کاتێک کە تۆڵی تیکتۆکچیەکان بەڵام مەرجیش نییە هەموو ئەوانەی کە لایف دەکەنەوە تیکتۆک بەکاردێنن ناویان لە خۆیان ناوە تیکتۆکچی
بەخراپ ئەمە بەکاربێنن ئێمە ئەم بۆیە کەسانە تۆزێک کێن؟ ئەگەر بابەتەکە زیاتر ڕوونکردنەوەی لەسەر بین ئەوانت یاخود ئەو تیکتۆکچانە کوێن کە لەلایەن ئاسایشەوە دەستگیر دەکرێت ئەو کەسانن کە ئێمە چاودێریان دەکەین لە لایڤ لە بڵاوکراوەکانیان بە تایبەتی ئەو کاتانی کە گوێن دەدەن بە یەکتری ئەو کاتانی قسەی نەشیا و ناشرین بڵاو دەکەن ئەو کاتانی وێنەی نەشیا و بڵاو دەکەنەوە بۆ کۆمەلگا کەمە کاریگەریکی نەرێنی بۆ سەر کۆمەلگە دروست کردووە بۆ سەر بەها گشتەکانی دروست کردووە واروەها مافی گشتی پێشێل کردووە لێرەدا واتە ئەو کەسانن کە ئەم جۆرە بڵاوکراوانیان هەیە من بەناو دیاریکراو ناوەکانت پێ ناڵێم جۆری کەیسەکان بەڵێ وازحە کە کێ ئێمە لە سیستمی بەدوادا چونمان هەیە لە دەستگای ئاسایی شێرمی کوردستان لەلایەن سەرجەم بەڕێوەبەراتیەکانەوە بەتایبەت بەڕێوەبەراتی ئاسایشی پارێزگای سلێمانی کە لێرە دەستخۆشی لە ئەفسەر و کارمەندانن دەکەین کە بە بەردەوامی چاودێری ئەو لایڤانە دەکات چاودێری ئەو کەسانت دەکات کە گومان دەکرێت کە ئەم جۆرە بڵاوکراوانیان هەبێت و نەشیا بێت بۆ کۆمەلگا لە ئەنجامی ئەو چاودێریانە ئێمە لێکۆڵینەوە دەکەین لە دوای ئەو بابەتە لە دوای لێکۆڵینەوە ڕێکارە یاسایەکان دەگیرێتە بەر ئەم کەسانە وەڕوبەڕوو یاسایان دەکەینەوە بە دڵنیایی بە دیاریکراوی ئێمە هەموو کەسێک دەستگی ناکەین چونکە ئازادی ڕادەربڕین ئەمە شتێکی ترە کە باسکراوە ئێمە ئەو کەسان دەستگیر دەکەین کە بەها گشتەکانی کۆمەلگا کۆمەڵایەتی تێک دەدەن ئەوانن کە دوور لە نەریتە باوەکانی کۆمەڵگەی کوردی ئەم جۆرە بیرکردنەوانە بڵاو دەکەنەوە بۆ بە تایبەتی بۆ گەنجان بۆ ئەو کەسانی کە خوار هەژدە ساڵن کە ئێمە دیومانە لە لایڤەکانیانە زۆرترین بینەریان هەیە کە ئەمە مەترسیەکەیە چونکە دوای بەدادا چۆنەکانمان دەرکەوتووە کە ئەم شێوازی بڵاوکرەوە نەشیاوانە وای کردووە بیرکردنەوەی ئەو جۆرە کەسانە لە قاڵب دەدرێن کاریگەری بۆ دروستکردون و کە ئەمەش مەترسیەکی گەورەیە بۆ سەر کۆمەڵگەکەمان دەستخۆش ئەگەڕێ وڵات دواترە دکتۆر کارزان بەڕستان پسپۆری یاساکانی میدیان ئەم بابەتانەی کە کاکسەلام باسی کرد ئەم بڵاوکردنەوە نەشیاوانە ئەمانەی کە کاریگەری هەیە لەسەر بەها کۆمەڵایەتەکان لەسەر عرف و عاداتی کۆمەلگای ئێمە لەسەر دینمان لەسەر هەموو ئەو بەها جوانانی کە لەناو خێزانەکانی ئێمەیە هەیە ئەچێتە قاڵبی ئەوەش کە بڵین هەر بەڕاستی ئەمانە سەرپێکی یاسا دەکەن و سەرپێکی یاسایە بەنای خوای گەورە و میرەبان سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویست لە ڕاستیدا گەشەکردنی تەکنەلۆژیای میدیا کاریگەریکی زۆر باشی هەبووە و دەرفەتێکی باشی ڕەخساندوو بۆ هاوڵاتیان کە بەردەوام ئاگاداری ئەو هەواڵ و زانیارانەی ناو کۆمەلگای خۆیان و جیهانیش بن واتە وەکو مارشال مەکلوهان دەڵێ جیهانی کردوتە گوندێکی ئەلکترۆنی کە هەمومان بتوانین ئاگاداری دەنگ و باسی یەکتر بین ئەم ئامرازی تەکنەلۆژیانە کۆمەڵێک لایەنی ئەرێنی هەبووە مەسەلەن وەکو ئاڵوگۆڕکردنی هەواڵ و زانیاریە تەنانەت بڕۆدانە بە کار و کاسبی گەشەپێدانی جۆرەها هۆشیاری کۆمەڵایەتی تەندروستیە بەڵام لە هەموو وڵاتانی دنیا بە وڵاتە پیشکەوتەکانی ئەوروپاشەوە کۆمەڵێک یاسا دانراوە بۆ پارێزگاریکردن لە مافە مرۆییەکان واتە هاوڵاتیان لە کاتی بەکارهێنانی ئامرازەکانی تەکنۆلۆژیا هەم ئەبێ ئاگاداری مافەکانی خۆیان بن مافەکانی خۆیان بپارێزن و لە هەمان کاتدا ئەبێ ئاگاداری مافەکانی خەڵک و کۆمەلگاژ بن لە ڕاستیە ئێمە دوو جۆر مافمانە یەکێک لەوانە مافە تایبەتەکانە بۆ نمونە ڕێزگرتن لە شکۆی کەسەکان ڕێزگرتن لە ژیانی تایبەت و هەروە هەندێکشان دەچێتە چوارچێوەی مافە گشتەکانەوە بۆ نمونە ڕێزگرتن لە ئادابی گشتی و دابوونەریتە ڕەسەنە جوانەکانی کوردەواری ڕێزگرتن لە ئاین و مەزهبە جۆراوجۆرەکان ڕێزگرتن لە سەروەری دادگا ڕێزگرتن لە ئاسایش و ئارامی کۆمەلگا بۆیە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک یاسا هەیە کە پەیوەندیدارە بە ڕێخستنی میدیا و سوۆشیال میدیا بۆ نمونە یاسای ڕۆژنامەگەری یاسا خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی یاسای ڕێخستنی ڕکلام خۆشبەختانە وەکو پسپۆرێکی بواری میدیا ئەڵێم یاساکان زۆرترین مافی دیموکراسانیان بۆ هەوڵاتیان دابین کردو بەڵام گرفتەکە لە چیدا لە خراپ بەکارهێنانی ئەم ئازادیەدایە هۆکارەکەشی چییە هەندێک لەوانەیە کە خراپ ئامێرەکان بەکارێنن ئاگاداری یاخود هۆشیاری یاساییان نییە سەبارەت بە مافەکانیان و لە هەمان کاتدا شارەزاییان نییە کە چی دەچێتە چارچێوەی تاوانەوە بۆیە لە کاتی ئەنجامدانی هەر تاوانێکە دەشێت کە سولایانی کە زیانیان بەرکەوتۆ سکاڵات تۆمارکەن و هەروەها
بەردەوام داواکاری گشتیش لەسەر خەتە بۆ ئەوەی کە ئەم ئامرازانە نەبێتە مای هەڕەشە بۆ سەر کۆمەلگا تاوانەکانیشتی یەکێک لەوانە ناوزڕاندن هاوڵاتیان هەتاوەکو دڵنیان نەبن لە ڕاست و دروستی زانیاریەک یاخود دوێنەیەک یاخود ڤیددیوەیەک نابێ بڵای بکەنەوە بۆ نمونە جاریوا هەیە ئاهەنگێکی خێزانی لە وڵاتێکی لوبنانە نووسراوە فەرم و لە فلانە هۆڵ لە شاری فلان لە کوردستانە بزانە چیەکەن یعنی لوبنانی شوبهاندۆ بە کوردستان ئەمە چەچێتوە چوارچەوەی ناوزڕاندن بەو شارە یاخود بەو شوێنەوە دووهەمینیان بریتێ لە جنێودان بە هیچ شێوەیەک مرۆڤ هەرچەندە ناڕازی بێت لە دۆخێک لە کەسێک لە لایەنێک نابێ پەنابەرێ بۆ جنێو چونکە تۆ مادەم ئامانجەکە دروستە مادەم خۆ لەسەر حەقەزانی ئەبێ بە شێوازێک پەیامەکە و بنێری ئەوەندە بەڕێز بێ بەرامبەرەکەت لێ وەربگرێت سێهەمینیان بریتێ لە دەستوەردانە ژیانی تایبەت ئەمیش لە چیا خۆی بینێتەوە زۆر جاران هاوڵاتیان دەشێ ڤیددیوەیەکی ناوماڵی خۆیان هەبێ هەڵپەرکەیەکە ئاهەنگێکە ناکرێت لە وەختانەیە مەسەن لە تیکتۆک یا لە تۆڕە کۆمەڵاتەکان لە قتەیەکی ئافرەتێک یاخود کەسێک دەربهێنن بڵای بکەنەوە کە سەدان کەس کۆمنتوی نەشایی بۆ بنووسێ و لێرەشەوە پێشێرکردنی تاوانەوە و لێرەشەوە هاوڵاتیانی خۆشەویست ئاگادارەکەمەوە بە پێی یاسای هەموو وڵاتان و هەرێمی کوردستانیش هەر بابەتێک کە تۆ شەیری ئەەکەی هەمان بەرپرسیارەتی ئەەکەوێتە ئەستۆ یا بۆ نمونە جاریوا هەیە ئەڵەن فلانە کەس بۆ لەسەر کۆمنتێک گیراوە بەڵام ناپرسێ لە کۆمنتەکە چی نووسیوە خەڵکەیە کۆمنتی بۆ کەسێک نووسیوەتی تۆ دایک و خوشکرد لەش فرۆشە یە کابرا هاتۆ لە دادگای سلمێنێ ئەڵێ بۆ نمونەوتێتی خێزان لەش فرۆشە هاتۆ لە بەردەم دادگا سلمان دوێتی لە من خێزانم پێکۆ نەناوە دایکم لە ساڵی هەشتاکانەوە مردووە تۆ چۆن ئەتوانی ئەم تۆمەتانە بۆ من دروست بکەیت لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیانی خۆشەویست لە کاتی نووسینی کۆمنتە یا شێرکردنی بابەتێکیشە ئەبێ ئاگاداری ڕێز و شکۆی خۆیان و بەرامبەرەکەشیانە بن بابەتێکی تر بریتێ لە ئاشتەوایی کۆمەلگا ئەو بابەتانەی کە هاندانی بۆ تیرۆر و تونند و تیژی تێدایە نابێ هیچ هاوڵاتیەک بڵاوی بکاتەوە چونکە کە کۆمەلگا ئاسایشی کۆمەلگا شێوە دڵنیابن لە هەمومان ئەشەوێ ئێستا بۆ نمونە شار هەیە لە عێراقا لەبەر ئاسایش و ئارامیتیانەما بوو خەڵکەکەی کۆچڕەویان لێ کرد کەواتە نابێ ئێمە میدیا بەکاربێنین بۆ ئەوەی کە ئاسایشی کۆمەلگای خۆمان بخێنە مەترسیەوە دەستخۆش ئەگەر ڕێمەولات دکتۆر دواتر کاک دانا باسمان لەوە کرد ئەو بابەتانە چینکە بە تاواندا دەندێ و ئاسایش چاویان لەسەرێتی و لێکۆڵینەوە دەکرێت باسی جنێ و قسەی خراپ و ئەو شتە بابەت نەشیاوانەمان کرد کە لە لایفەکانی تیکتۆکدا دەکرێت بەڵام گرفتەکە لەوەدا ینی ئێسەوەی لێ هاتووە هەتا کاک سەلام هەتا جنێ و نەیت هەتا قسەی نەشیاو نەکەی هەتا شتی نەشیاو بڵاو نەکەیتەوە بینەرە زۆر نابێت ئەمە کارەسات نییە کارەساتەکە لەوەیدا خراپە و تونند و توژی وابەستەیە بە خودی سروشتی مرۆڤەکەوە هەم مرۆڤێک دوو ڕوویای هەیە ڕوویاکی خراپە و ڕوویاکی باش ئەوەی کە لەگەڵ جیهانی ئەولەمەدا کە ئەم تۆڕە کۆمەڵاتیانە یاخود بە زمانێکی ئەو تەکنۆلۆژیا کە هاتە ناو عێراق و یەخ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتریش لە باشی باشووری کوردستانە بەڕاستی بە وحەیەکی باشەوە نەهاتە ناو خێزانەکانمانەوە ئەمە یەکێک لە هۆکارەکانەوەی کە بە باشی دیراسەتی بۆ نەکراوە و بەخۆست و ویستی کۆمپانیایەکان هاتەناوە تا ئەو دەقەیەش لەگەڵا بێت فلتەرێک یاکو لەمپەرێکی وها لە بەردەم ئەم تۆڕە کۆمەڵاتیانە نییە لە کوردستان و لە عێراقیشاکە بتوانین کۆنتترۆڵێم ئەم وەزا بکرێت بۆی ڕۆژانە کەیسەکان بەرەو زیاتر دەڕۆم ڕۆژانە بەرەو کێشەکان بەرەوە کێشە هەبووە لە ڕابردووشە بۆم ئەگە پەیوەندێکی سۆزاری و بێت پێشتر لە ڕێگەی نامە گۆڕینەوە بێکی یاخود لە ڕابردووە لە ڕێی کانیەکانەوە بێ ئێستا زۆر ئاسان بووە کارەکانی زۆر ساهل کردووە بۆ نامەیەک و کۆمنتێک و دیدارێکی یاخود دیدارێکی وێبی یاخود بینەری بە لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەکانەوە ئەمانە وای کردووە کە بەڕاستی کۆمەڵێک ئاسانکاری بۆ ئەم کێشانە بکات یاخود ئەو کێش و گرفتانێکە ناو کۆمەڵگەدا هەیە کێش و گرفتی بەڕاستی تۆڕە کۆمەڵاتەکان ڕۆژانە لە زیادبووندایە بەهۆی ئەوەی کە بەڕاستی فلتەرێک و یاخود دیراسەتێکی وای بۆ نەکراوە کە ئەم جیهانە بەرەو گۆڕانکاریە دنیا بەرەو ستمی ئایا و تەکنەلۆژیا لە پێشەوە چوندا و ئەم بەرنامانە هەیە لەناو هەموو خێزانەکە هەیە لەناو هەموو تاکی خودی مرۆڤەکە هەیە ئایا ئەم مرۆڤک تا چەند سوودی لێ دەبین لەم تۆڕە کۆمەڵاتیانە ئێمە ئەگەر جا منێ قسەکەم لەسەر ئەوە بوو کاکێدانە یعنی بۆچی ئەگەر بابەتێکی بە سوود بڵاو بێتەوە یان
مامۆستایەکی بەڕێزە بابەتێکی بەسوود لایف دەکاتەوە لە تیکتۆک بڵاو دەکاتەوە دەبینی بینەرێکی ئەوەندە زۆری نییە کە کەسێک دانیشت بەڵێ کە کەسێک دانیشتووە جنێ و ینی بابەتەکە هی ئەوە نییە شتی نەشیا و بڵاو دەکاتەوە دەبینی بە تایبەت وەکوی کاک سەلاموتی یعنی ئەو کەسانی کە خوار 18 ساڵیشن زۆر حەزیان بۆ بابەتانەیە دانیشن سێرەکی بینەرێکی زۆری هەیە خەڵکی ئێمە لەو جۆرە قسە و بابەتە نەشیاوانەیە کە بڵاو دەکرێتەوە زیاتر لە بابەتە بەسوودە بەڵێ لەبەر ئەوەیە کە ئێمە کپ کراوین کۆمەڵگێکی چەپێنراوین هەر لە زمانەوە لە چەند ساڵی ڕابردووە کە ئێمە خۆمان وەکو کورد ئەوەی کرد بەڵام ئێستاشەوە لایەن وڵاتان و بێگانانەوە دەچەپێنرێنەوە خۆما کەسێکی لەناو بەشێکی زۆری خێزانەکان چەپێنراو هەیە مناڵەکانمان بەڵە لە ناو خێزانەکانیشە ئەوە ڕەچاو دەکرێت بۆ منە کچێک ناتوانێت بە ئازادی مۆبایلەکەی بەکاربێنێ کاتێکە مۆبایلی قاچاق بەکاردێنێ ئەو کاتە ڕوبەڕووی کۆمەڵک ڕفتاری نەشیا و یاخود کۆمەڵە هەڵە دەبێتەوە بەهۆی ئەوەی کە خێزانەکەی نەیتوانیوە دەرچەیەکی خێزانی دۆزێتەوە بۆ مناڵەکەی بۆ ئەوەی کە فێر بێت چۆن فەیسبوک بەکاربێنێ چۆن سناپ بەکاربێنێ ئەمانە کێشە دروستەکان یەک لەو کێشان ئێمە لە ناوەندەکانی خوێندە یەک لە ئامادەیەکان بزەبت لەسەر ئەمە چیرۆکێکمان هەیە کە خوێندکارێک مۆبایلێکی قاچاقی لە ماڵەوە هەبوو کاتێک ئەم خوێندکارە بەدزی ماڵەوە مۆبایلێکی تری هەبووە نانێشە ماڵەوە ڕێگەی بدەکە مۆبایلێکی یاخود ئەم تازەکە فێرژنە تازانای لە هابێت و بۆی تۆڕە کۆمەڵاتەکان بەکارهێنێ وایان زانیوە کە مۆبایلێکی ئاسایی بەکاربێنێت تەواوی تکچەکان ئاسا دەوێت بەڵام لەو کاتەدا دەکەوێتە داوی ڕێویەکانەوە گورگەکانەوە ئیتر ئەم کچە ژانی کەوتە خەتەریەوە کاتێک کە پەنای بۆ ئێمە هێناوەکو لە ناوەندەکانی خوێندا بەڕاستی لە کاتی لەو لەحزەی خۆکوشتندا مسپاسی برانی ئاسایشەکەم لە ڕانیە کە خۆم لە دانیشتوی ڕانیم برانی ئاسایشمان لە ڕان زۆ هاوکارمانم بەڕاستی لەو دۆخاندا زۆر بە ینی خێرایی و زۆر بە ڕوویەکی باشەوە بە کەسوکاری خۆیان نەزان لە زۆر شوێنی کوردستانیشە ئەوان تەداخولەکەن و هاوکارێکی زۆر باشی ئێمە دەکەن وەکو توێژەرەکان وەکو ئەم ڕێنماییکاری پەروەردەیەکان ئەمە هۆی کە ئەم کچە لە حاڵی خۆکوشتن بوو کاتێک کە لەگە برانی ئاسایش کۆنتاکمان کرد و کە گەشتن بۆ سەر ماڵەکە بۆەوەی کە کچەکانمان لەو چیرۆکەدا بۆەوەی کە لە سەربانی ماڵەکەی خۆفرێندا خوارەوە ئێمە ئەم کچەوە دوای دەرکەوت کە مۆبایلەکەشی قاچاقە لە ماڵەوە ئەنیمە یەکی لەو هۆکارانەیە یەکی لەو هۆکاران تا دواتر کوڕەکەمان گرتووە ڕسممان پیشانداوە کەم کوڕە گیراوە ئەجر ئەم کچە هاتۆتە خوارەوە خۆی ئینتیحار نەکردووە ئەمە یەکی لەو چیرۆکانەیە کە بەردەوام زۆر لەسەر بابەتی خراپ بەکارهێنانی بڵێ ئەمە لەم لەحزەیە خاتونی ئازیز لەسەر ئەوەیە کە بەڕاستی پەروەدەی خێزانی ئەبێ لۆژیک لە نێو خێزانە بە جوانی بکرێت ئەبێت خێزان بە ڕوویەکی پەروەدەیەکی جوان سەیری مناڵەکانی بکە کچە کوڕە هیچ جیاوازیەک نییە لە نێوان کچ و کوڕە ئەبێت چۆن کوڕەکەی بە ئازادی مۆبایلەکە بکارێنێ ئەبێت کچەکەشی بە هەمان شێوە ئێمە لەپەر نەبین لە بەردەمی کچ و کوڕەکانمان بەڵام بزانانی چی بەکاردێنێت چاودێریەکی باشە بێ لەسەر زۆر باشە ئەگەڕێمە وڵات کاکدانە کاک سەلام زۆر جار لە لایفەکانە بینی ومانانی خەڵک خۆی کوشتووە یان هەوڵی ئینتیحار و خۆکوشتنی یاوە ینی خەریکەوەی لێ شتەکە دەبێتە باو جا ئەمە زۆر ینی کێشەیە کە شتێک بووە عورف و ئیتر بە دوایە خەڵک حەز بکات چاوی لێ بکات و کەسێک دەبینی بێزارە گەنجێکە لایڤێک دەکاتەوە لە ناو لایڤەکەیە دەبینی فیشێکی بەخۆیەوە کەیسمان هەیە لەسەر بابەتیانی لە خۆمانەوەمانە باز ناکەین ینی بەڕاستی چاودێری ئێوە زۆر گرنگە لەسەر ئەو بابەتە بەڵام ئەمە بزانم خەڵک تا چەند هاوکارتانە ینی ڕەنگە زۆر تیکتۆکچی هەبێ ئێوە بەرچاوتان نەکەوت بێ بەڵام هاوکاری خەڵک بۆ ئێوە لەم بابەتەیە چەند گرنگە بۆەوەی بتوانن ڕقیب بن بەسەر ئەو تیکتۆکچیانەوە ڕاستێکی ئێمە لە دەستگای ئاسایی شەرمی کوردستان سنتەرێکمانێ سنتەری توێژینەوەی پێ دەڵێن لەم سنتەرە ئێمە هاتوین بەراوردێکمان کردووە لە پێش ئەم هەڵمەتەی کە ڕامانگەیاندووە و هەروەها لە خلالی ئاماوەی ئەو هەڵمەتی کە ئێستا هێشتا تاوانە بۆ بەردەوامیش ئەمێنێتەوە ئێمە بۆمان دەرکەوتووە کاریگەری ئەم هەڵمەتە چەندێک بەرەو پێش وە ئەم پرۆسەیە چکە دەزانین پێش ئەو هەڵمەتە لە ناو ژینگەی دیجیتاڵی یاخود لە ناو ژینگەی سۆشال میدیاکانە بابەتی ناوڕۆکی نەشیا و زۆر بڵاو بوو زۆر بە بڵاو بوو زۆر کاریگەری خست بۆ سەر تاکەکانی کۆمەڵگە بە تایبەتی گەنجانمان ئێمە هاتین
کە توێژینەوەمان کرد بۆمان دەرکەوت کە بەڕاستی کاریگەری ئەرێنی دروست کردووە و لە هەمان کاتیشدا ئەو چاودێریانی کە بەردەوامی تیمی چاودێریمان هەیە ڕۆژانە و شەوانش بە دیاریکراوی چاودێری بە تایبەتی ئەو کەسانە دەکەن کە گومانیان لێ دەکرێت بەردەوام بن لەسەر ئەم جۆرە بابەتانە. باسی هاوڵاتیت کرد ئێمە بە سوپاسەوە هاوڵاتیان زۆر هاوکارمانن لە پاراستنی کۆمەڵگەکەمان لە پاراستنی نەزمی گشتی کۆمەڵگا یاخود ئارامی و ئاسایش بۆ هەموو تاکەکانیم کۆمەڵگەیە. هاوڵاتیان تا ڕێژەیەکی زۆر باش هاوڵاتی هاوکارمانن لەوانە ئەو گرتە ڤیددیوانی کە هەندێک جار بۆمان دەنێرن بە بەڵگەوە ئەوانن کە زۆر جار ئێمە کەیسیان بۆ دەکەینەوە بۆ بەدەداچوونی بۆکەین. گرنگترین ئەو بابەتانی کە لە ماوەی ئەم ساڵدا ڕووی داوە بە تایبەتی وەکو ئامارێک باسی بکەم ئاماری تاوان ئەلکترۆنەکانە نزیکەی 1000 کەیس ئاماری تاوان ئەلکترۆنەکانمان هەبووە بە دیاریکراوی لەو ئامارانە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانیەوە نزیکەی 523 تاوانی ئەلکترۆنی کەیس هەبووە کە بە هەموو جۆرە تاوانەکان لەوانە تاوانی بڵاوکردنەوەی وێنە یاخود هەڕەشەکردن لە کەسان یاخود ئەو تاوانانی کە بردننی پارە هەوڵدان بۆ هەڵخەڵەتاندنی خەڵک لە ڕێی بابەتی جۆرا و جۆر لەوەی هەلیکارت بۆ دەرەخسێنین پاشان پارێکی زۆری لێ ئەبات هەموو ئامانجەکەش بۆ ئەم بابەتانە بەشێکی زۆری دەگڕێتەوە بۆ ئەوەی کە هەوڵی دەستکەوتنی داراییە لەم بابەتانەیە. ئێمە ئەمە بۆ یەکەم جارە لە ڕێی بەرنامەی بەڕێستەوە ڕای دەگەێنین چەند ڕۆژێک لەمەوبەر 3 کۆمپانیامان لە ناو شاری سلێمانیە داخستووە کە لە ڕێی پەیجەکانیانەوە لە ڕێگای ئۆنلاینەوە داو دەرمانی کواڵیتی خراپ دەفرۆشن بە تایبەتی ئەو دەرمانانی کە دیعایەواکەن کە بۆ زەعیف بوون بۆ قەڵەوی ئەم دەرمانانە بڵاو دەکەن و کە بە ڕێگای دیلیڤەری بڵاوکەن. ئێمە بۆ هەموو هاوڵاتیانی خۆشەویست بۆ هەموو کەسانی کە بەداخەوە هەوڵێن ئەم بابەتانە بکڕن ئێمە ڕای دەگەێنین کە پێویستە هەموو دەرمانێک ئەگەر کڕیت لە ئۆنلاین ستیکەری وەزارەتی ناوخۆی وەزارەتی تەندروستی پێوە بێ ببوورە و ئەو ستیکەرانە بەڵگەیەکی تەواون کە ئەم دەرمانانە بە ڕێگایەکی فەرمی هاتووە و شێوازێکی فەرمی کاکە سەلام بۆی بۆ بینەرەکانیشمان ڕوون بێت تەنها ئەوانە ناکە لە تیکتۆک لایف دەکەنەوە و قسەی نەشیاو دەکەن بەڵکو ئەو کۆمپانیانە یاخود ئەو کەسانەی کە ناویان لێ ناوە بزنس و لە ڕێگەی ئەوە دەیانەوێت دەرمانی خراپ زیادکردنی کێش و کەمکردنی کێش و هەر جۆرە دەرمانێکە ئەیانەوە لە ڕێگەی تیکتۆک و پلتفۆرمەکانەوە بڵاوی بکەنەوە و خەڵک هەڵبخەڵەتێنن ئاسایش چاوی لەسەر ئەوانیش و ئەوانش دەستگیر دەکرێت. بە دڵنیاییەوە تا ئێستا 8 کەس دەستگیر کراوە کە کەیسیان بۆ کراوەتەوە لە دادگاکان لەسەر ئەم کەیسی دەرمانانە واروەها نزیکەی 30 کەسی تریش ڕێکاری یاسایی بەرامبەر گیراوەتە بەر و ئەم هەڵمەتەش بەردەوامە بێت طبعاً بە هاوکاری هاوڵاتیانیش دەبێت کە زانیاریمان پێدەدەن ئێمە بە دوواداچوونی خۆمان دەکەین لەسەر و کەیسانە و هاوکاریان دەبین تا ڕادێکی زۆر باش تاوەکو ئەم جۆرە هەڵخەڵەتان ئەم جۆرە فریودانی هاوڵاتیانەش کەم بێتەوە. یاخود حاڵەتی تریش هەیە بەڕاستی کە ئێمە لە ماوەکان ڕابردوودا لێرە و لەوێ ئەیبیستینەوە حاڵەتی هەڵخەڵەتاندنی خەڵکە لە ڕێی پەیجەکانەوە بەوەی کە لەم نووسنگەیە ئەدبات بۆ دەروی وڵات ئەم نووسنگی ئەوەنە پارەت لێ سەنێت بات بۆ دەروی وڵات هەمووی ئەمانە لە ئۆنلاین ئەکرێت ئەگەر تۆ زانیاری هۆشیاری تەواوت نەبێت لەسەر لەگەڵ کێە مامەڵە دەکەیت لەگەڵ ئەو کۆمپانیانە ئەوە لایەنی دەرەوە نازانێت تۆ چی ئەەکەی لە ئۆنلاین لەبەر ئەوە پێویستە پێش ئەوەی کە هەر کارێکی گوماناوی بەلاتەوە گوماناوی بوو بەلاتەوە زانەری تەواوت نەبوو پەیوەندی بکەیت بە تیمەکانمان لە دەستگای ئاسایی شێرێم کە ئێمە شارەزای خەڵکانی شارەزامان هەیە خەڵکانی پسپۆرمان هەیە لەو بارە کەتوان هاوکاری ئەو کەسانە بن تاوەکو نەکەونە هەڵەوە. دەستخۆش دکتۆر بۆچی ئێستا کەسابەت بۆ بە ئۆنلاین یعنی ڕەنگە ئێستا بەشێکی بینەرەکانی ئێمە بڵێن ئێوە دەست بۆ نانی خەڵکە بن ینی کەسێکە لایڤکاتەوە ئێوە لە ڕێگەی ئەو نەزانام پارەی بۆ نێرشتی بۆ نێرێ بەڕاستی پارە کۆکەنەوە بەمانی جۆرێک لە کەسابەتی لێ هاتووە جا هەر لە ڕووی یاسایی شۆگەر مەقسە لە سەرم بکەین کاتێک کە تۆم کەسانە دەستگیر دەکرێت سنووری ئازادیەکانیان ڕاستی بەزاندووە ئەمە دەستبرنە بۆ کەسابەتی ئەم خەڵکەمە دەستبرنە بۆ گیرفانی هاوڵاتی لە ڕاستیە لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوی جیهان ئێستا بواری ئەلکترۆنی
سەرچاوەیەکی گرنگە بۆ کاروباری بازرگانی بەڵام ئەوەی کە چێتە چوارچێوەی تاوانەوە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە بە تایبەت مەسایلی هەڵخەڵەتاندن کە زۆر جاران بەپێی یاسای سزادانی عراقیش مادێ 456 کە جۆرێک لە هەڵخەڵەتانی تێدایە بە تاواندا ئەندرێ گرفتەکە لە چیدایە لەوەدایە کە بۆ نمونە ڕکلام بۆ بەرهەمێگەکەن لە ڕاستیا و بەرهەمە ئەڵێ ئۆرجیناڵە ئۆرجیناڵ یا بۆ نمونە پارە وەرەگرن بە ناوەی کە ئۆفەر بۆ خەڵک وەرەگرن ئەبینی ئۆفەرەکە دروست نییە یاخود جۆرێک لە هەڵخەڵەتانی تیا یا بۆ نمونە ڕکلامکردن بۆ دراوە ئەلکترۆنیەکان کە داهاتی زۆری تیا و وەختێک گەزانی داهاتەکەی دیار نیە و بلۆکیش کراوە یاخود هاک کراوە لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان هەروەک چۆن لە بواری تەندروستی لە خۆپارێزن باشتر لە چارەسەرکردن ئەبێت لە بواری بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە ئاگاداری خۆیان و دەوروبەرەکەشان بن بەداخەوە لە هەرێمی کوردستانە پەروەردەی خێزانیمان بە جۆرێکە ئێستا دایک و باوک ئاگاداری منداڵەکانیان نین خەریکی چین ئایپادێک مۆبایلێک کۆمپیوتەرێک هێنە دەست نازانن خەریکی چین لەبەرەوە داواکارم لە دایکان و باوکان کە بەردەوام چاودێری منداڵەکانیان بکەن بۆی کە تەندروست پەروەردە بکرێت و دوو هەمیشان لە هەرێمی کوردستانە بەداخەوە جۆرێک لە ناعەدالەتی کۆمەڵایەتی لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا هەیە بەهۆی ئەم هەموو قەیرانە داراییەوە کە دیاردەیەکی زۆری بێکاری ڕخساندووە ئەم زۆربوونی دیاردەی بێکاریە کاریگەری کرد سەر ئەوەی کە گەنج دەرفەتێکی زۆری هەبێ نازانێت بەچی پڕێکاتەوە خوەگرێ بە مادە ئەلکترۆنیەکانەوە کە پێم وابێ ئاڵوودەبوون بە ئەلکترۆنیاتەوە بە هەمان شێوەی ئاڵدەبوونم بە مادە هۆشبەرەکانەوە بۆ شێوەیە مەترسیدارە بەڵێ بە هەمان شێواز مەترسیدارە لە هەمان کاتدا داواکارم لە حکوومەتی هەرێم ئەبێ دەیان سنتەری گەنجام کاتەوە بۆی کە گەنجان سەقاڵی فێربوونی جۆرەها پیشە بن دەرفەتی کار بۆ گەنجام ڕخسێنێ بۆی کە گەنج کار بکەن نەک ماوەی دەست بەتاڵی خۆیان بە پێگومان ئەگەر گەنجێک کاری هەبێت ناتوانێت تا بەرە بەیان بە دیار لایفێکەوە دانیشێگەر بەیانی زوو دەوامی هەبیان ئیشێکی هەبێ و بێوێ بڕوە بەڵام ئەم ڕخسانی دەرفەتی کارە جاسی هەم ئەبێ ئاستی هۆشیاری یاساییش بەرزکەنەوە چەند جار داواکار بووم لە دامدەستگا جێبەجێکاریەکان کە بەرخولی هۆشیاری بەردەوام بکەنەوە لە قۆناغی سەرەتاییەوە منداڵان ئەبێ فێرکردن ئەرک و مافیان بە زمانێکی سادە چییە؟ باشە دکتۆر ینی با ئێمە بەڕاستی هەموو شتێکار نەڵێن هۆشیاری یاسایی ینی هەنێک شت هەیە تۆ هەر لە مناڵیەوە لە ناو خێزانەکەی خۆتە ئەزانی کە ئەم شتانە غەڵەتە ینی هەڵەیە و تۆ نابێ بیکە ینی گەنجێکە بینی کە با ئەمە هەر نەڵێن گەنج ینی وڵی تایەتی تەمەنێکی زۆریشی هەیە ینی لایف دەکاتەوە و جنێومەراحەکەیان لەگەڵە دکتۆر مەسلەی جنێو بۆ نمونە ینی ئێمە هەمومان نەزانین کە جنێو خراپە هەڵەیە ئەمە تاوانە نابێ بیکەی ینی معقولە کەسێک دانیشێ لە لایڤ جنێو با قسە بکاشتی ناشرین کە ئێمە بڵین هۆشیاری یاسایی نییە شتی وای ینی بەشێکی پەیوەنددارە بە هۆشیاری یاساییەوە بەشێکی پەیوەندیدارە بە نەبوونی سزای یاساییەوە ئەگەر ئەو کەسە بزانێت وەکو چۆن ئەم هەڵمەتی دەستگیرکردنی تیکتۆکیان دەستگیر کراوە ئەگەر کەسەکە بزانێ ڕوبەڕووی سزای یاسایە بێتەوە وردە ئەو تاوانانە کەمە بێتەوە هەرچەنە خۆشبەختانە ئێستا ئەگەر ڕێژەی تاوانەکانی مۆبایل بەراورد بکەی لەگەڵ سەرای هاتنی مۆبایلە زۆر کەمی کردەوە جاران مۆبایلی علوچە بوو کابرا نێزانی دەنگی تۆمارە نێزانی لۆکەشنێ دۆزێتەوە ئێستا جۆری تاوانەکە لە مۆبایل لە گۆڕاوە بۆ دنیای ئەلکترۆنیات و دڵنیاشم ئەم هەڵمەتێک کە دەستگاکانی ئاسایش دەستیان پێ کردووە و لایەنە جێبەجێکاری قانونیەکان دەستی پێ ئەەکەن دڵنیام ڕێژەی تاوان زۆر کەمەکاتەوە بەڵام ئێمە ئامانجەکەمان لە چییە؟ ئامانجمانەوەی کەسەکان تاوانەکە نەکەن چکە زۆر جاران ئەمانەی کە تاوانەکەن کۆمەلگایە خەنە مەترسیەوە ئەکەونە زیندانیش لەوێ نابن بە مرۆڤێکی باش بەڵکو جارووە لەگەڵ باندی خراپە تێکەڵاوە بن لەبەرەوە ئێمە ئەبێ ئامانجەکەمان ئەوە بێ کەسەکان بە جۆرێک هەم هۆشیاریان کەینەوە هەم بەرپرسارەتێکی ئەخلاقیشان لا دروست بکەین چیان بۆ خۆیان پێ ناخۆشە بۆ خوشک و دایک خۆیان پێ ناخۆشە ئەوەشان بۆ خەڵک پێ ناخۆشە ئەبێ مامۆسایانی ئاینیش بەردەوام خەریکی هۆشیاری ئاینی بن کە ئەمانە جگە لەوەی لە ڕووی قانونی و تاوانە لە ڕووی ئاینیشەوە بە تاوانداهاندرێت چونکە بەشێکی زۆری یاساکانی هەرێمی کوردستان سەرچاوەی سەرەکی یاساکانیان بریتێ لە ئاینی پیرۆزی ئیسلام کەواتە هەر تاوانێک کە ئەکرێت جگە لەوەی کە ناقانونیە لە ڕوانگەیەکیشەوە ناشەرعیشە ئەچێتە چوارچێوەی گوناحەوە کەواتە ئەمە هەر ئەرکی دەستگاکانی ئاسایش نییە ئەبێ مامەسا بەڕێزەکان لە قۆناغی سەرەتاییەوە و هەروەها مامەسانی ئاینی و هەر کەسێک کە چێتە مەجلیسێکەوە هەوڵدا قسەی خێر بکە و خەڵک هۆشیار بکاتە لەوەی کە تاوانەکە نەکات دەستخۆش توێژەرانی کۆمەڵایەتی
ئەرکی ئێوەشە بەرپرسیارەتی ئێوەش لەم بابەتەدا هەیە باسمان لەوە کرد ینی دەبینیت لە هەموو چین و توێژەکان لە هەموو تەمەنە جیاوازەکان لەو لایڤانەی تیکتۆکا هەیە ینی زۆر جار دەبینیت کەسێکەکە تەمەنێکی زۆریشی هەیە یعنی تەسەڕوفاتی واکە لە لایڤەکانە هەر تەریقەبی تۆ کە سەیری لایڤەکەشیەکەی کاک دانایی جەنابتان وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی خەڵکیەوە بۆ ئەی لێ هاتووە یعنی بۆچی ئێمە ئەیتر لەگەڵەوەی کە تەمەنێکیشت هەبێ با هەر نەڵێن گەنج و هەر نەڵی خوار 18 ساڵ و بێگومان خوار 18 ساڵەکەش چاو لەوەکە یعنی تۆ تەمەنێکی ئەوەت هەیە بەڕاستی جارانیان وەگەر تەمەنێکی بەنەوەیکە بێ ئەیبەن بۆ سڵحی عشاری کاک سەلام کاک دانا بەڵام ئێستا وای لێ هاتووە کابرا بینی یا خاتونێکە دانیشتۆ لایڤەکاتەوە و حەز ناکەی هەر سەیری لایڤەکەشیکەی بۆ وامان لێ هاتووە ئێمە خۆی لەبەر ئەوەی کە دنیای تەکنەلۆژیا زۆر بە خێرایی هاتە ناومانەوە و ئەو نائاگای و ناهۆشیاری و نامەعریفێکی ئێمە هەمان بووەوە نەماتوانێت خۆی لەگەڵا بگونجێنین من کۆمەڵە داتا و ئامارم لە کە سنتەرێکی توێژینەوە کردوێتی لە ساڵی 2022 لە هەرێمی کوردستاندا کۆی دانیشتوان 6 ملیۆن و بە نزیکەی 6 ملیۆن و 170 کەس بووە لەم 6 ملیۆن و 170 کەسە 2 ملیۆن و 600 کەسی بەکارهێنەری فەیسبوک بووە 2 ملیۆن و 400 کەس ئینستاگرامی بەکارهێناوە 4 ملیۆن کەس سناپچاتی بەکارهێناوە جا کارەساتەکە لەوێردا خێزانەکان بۆ ئاگادارنین لەم 4 ملیۆن کەسەی کە سناپچاتی بەکارهێناوە 2 ملیۆن و 600 کەس لە خوار 18 ساڵەوە بەکاری هێناوە ئایا دای و بابان ئاگادارنی کە مناڵەکانیان سناپچاتی هەیە بۆرە فێرخوازەکانی مناڵەکانیان چەند سناپچاتی هەیە ئەنی بوو ئاگاداری ئەو ڕۆشنین لایڤێکی سناپچات و یاخود تیکتۆک دەکرێتەوە ئاگادارین من کوردستان ئەگەر بەراوردی کەین بە وڵاتێکی وەکو عێراق یاخود ئەڵمانیا فەیسبوک لە کوردستانە لە 42.13 بەکارهێنێ لە عێراقا 43.7 لە ئەڵمانیا ئەو وڵاتە زلهێزە 128 بەکارهێنێ ئەواتە ئێمە کوردستان دوو بەرامبەری ئەڵمانیا فەیسبوک بەکارهێنی لە ئینستاگرامە 138.89 لە عێراق 135.4 لە ئەڵمانیا دیسانەوە ئەڵمانیا لە ئێمە کەمتر بەکارێن 132.53 ئەمەی کارەسات و کە وەک دەڵێ کێشە و گرفتەکان و کێشە کۆمەڵاتیەکان و کوشتن و لێدان و تەلاقی کە هەیە لەسەر سناپچاتە بە شێوەیەکی زۆر لەسەر سناپچات و تیکتۆکە لە سناپچاتە لە 66.45 لە کوردستانە بەکارێنێ بەڵام لە ئەڵمانیا 15.49 واتە چوار بەرامبەری ئەڵمانیا ئێمە سناپچات بەکارێنی کەواتە نازانین بۆچی بەکارهێنی نازانی چی بەکارێنی چی بەکارێنی تۆ ڕۆڵەکان دانیشتووە لە ژوورێکە بەڕاستی تاوانی داوی بابانی ئاگاتەیە مامۆستایان لە مەکتەبەکان ناوانی خوێندا و مامۆستایانی ئاین دەبێت وحی ببەخشن بەو کەسانی کە لەوێ دانیشتون داوی باب ئاگای لێ مۆبایلێکی آیفۆن 15 و 16 داوەتێ لەگەڵ ژوورێکی جوان و بریقەداری بۆ ڕازاندوێتەوە مۆبایلێکی داوە بەدەستی لە قاتی سەرەوە شەو تا سەعات 3 و 4 گوێ لەم کەسانە دەگرێت بەڕاستی کە بێز نایە ئیسا ناویان بێنێت و کە لە لایڤەکانە ئەدانیشێت و بە دیارەوە ئەمە کارەساتەکە لەوەی قورقاندووە کە کوردستانە جگەلەوەی کە حکوومەتی سڕقابەیەکی نیە هیچ فلترەیەکی نییە وەزارەتی گەیان و گواستنەوە کە هیچ فلترێکی نەخسۆ سەر ئەم تۆڕە کۆمەڵاتیانە داوی باویش هیچ فلترێکی نەخسۆ سەر ئەولادەکە کە بتوانێت بزانیت چی دەکاتەوە ئایا کوڕەکەی کچەکەی لایکی چی کردووە چی ئاگادارە شەوان کۆمنت بۆ کێ ئەنووسێت دانیشتووە بە دیاری ئەوە پارەیەک دەبەخشێک بە گوڵ و نازام چی ئەیدا بە ئەم تیکتۆچیان شەڕزیێمی پێکات و پارەیەک لە بەرامبەر پارەیەکی زۆری وەرەگرێت ئەبێ داوی بابان زۆر وحی بن بەوەوە کە ئاگاداری مناڵەکانیان بن بەڕاستی ئەم کێشە و گرفتانە بەشێکی زۆری خێزانی کوردی گرتوتەوە ئەگەر لە خودی خێزانەکەی تا توانە بێت لە خێزانەی براکە تا خوشکەکە تا کێشەیەک هەیە لە کۆی گشتی کۆمەڵگەی ئێمەدا بەڕاستی ڕوبەڕووی قەیرانێکی ئەخلاقی بەکارێنە کاکسەلام باسی داتایەکی کرد کە لە هەزار کەیس هەبووە لە ئاسایشە لەوانەیە هەزاری شەبێ لە پۆلیسە بەڵام من دڵنیام 10,000 کەیسی تریشەیە لەماوەی ئەم ساڵدا کە بە عەشایری یاخود لە کبکرا چارەسە کراوە یاخود نەگەیشتۆتە بەردەم دەستگاکانی ئاسایشە پۆلیسە بۆیە ئەبێ بەڕاستی خێزانەکانمان داوی بابان بە ئاگا بێنەوە ئەوەیە ینی تۆڵی دا و
دایک و باوکو ئەوە بەس من پرسیارەکەمەوە بووتم زۆر جار دایک و باوکەکە خۆیان سەرمەشقن بۆ ئەوەی کە مناڵەکانی مەسلەی کوردی لەگە خواردنی خراپ بێ خوێ پێواکەی جا ئەگە شتێک پیس بێ خوێ لێ ئەدەی بۆی بۆ نەکەینێ بەڵام ئەگە خودی خوێەکە ئەنی خوێەکە بۆنی لێبێ ئەم کاتەڵی دایک و باوەگە بینی زۆر جار دایک و باوکەکەی لایفی کردوەوە هزار قسەی ناشرینەکە بزەبت لەبری ئەوەی دایک و باوکەم مناڵەکەی فێرکە گوێ لە کتێبێکی دەنجی بگرێ کتێبێک بخوێنێتەوە بابەتێکی زانستی بخوێنێتەوە چیرۆکی بخوێن ڕۆمانە بخوێنێتەوە دانیشتۆ بەدەی قسەکانی مام فلان و فلان خان و فلان خان و فلان خانە بۆیە ئەبێت بەڕاستی دای بابان بە هۆشیار بێنەوە ئاگا بێنەوە پاش ڕۆژی ئەم مناڵە خۆی ئەم کەسانە بەناوبانگەکە بێگومان ئەم سپۆنسەری لێدانە و ئەم نازانم دڵ تێگرتن و گوڵ ناردن و ئەمانە هەموو بەپارەیە من بەشێک لە ڕۆژێک شەوێ ڕۆشتم بۆ دوکانێکی مۆبایل بینیم مناڵێکی 12 ساڵ هینێکی کارتێکی ئەکری بۆ سپۆنسەری تیکتۆکە بۆی بەکاری بێنێ بۆ فلان کەسە ئەم شەو بەریەکەوتنی هەیە لەگە فلان خانمە بۆ ئەوەی کە چاڵنجی بردنەوە بکە کارەساتەکە لەوەدایە بەڕاستی تۆ ئاگادار نەبی کە مناڵەکەت لایکی کێ کردووە لایکی کام پیجی کردووە بالای زالی ئەگە دەستکاری مۆبایلەکانیان ناکەن لە 24 ساعتە لە هەفتەیەکە سەیری مۆبایلی کچووکڕەکانیان بکەن بزانن ئەمانە چی ئەکەن ئەمە ناوترێتون تووشی بەڵکو هاوڕەیەک بزانێت کە بۆی شی کاتەوە بەڕاستی ئەمە کارەسات و خەتەرە کە فلان کەسێک مناڵی چەندان مناڵم کەس و کارەکانمان ئی کوڕەکانمان ئی براکانمان ئی خزمەکانمان ئێستا ئەم جوێنانی ئەو فێری بۆ بە ئەژاد و ئابادی ئێمەش ئەم فێری جوێنانە نەبووین لەبەرەوەی لە مام فلان کەسەکە و کاک فلان کەس و فلان نازام خانم و فلان کەسە گوێبیست بووە لە تیکتۆکاریا بەناوبانگە بن بە بۆنەی خەڵکە و دوای خۆشیان کاندی دەکەن بزەبت ئەمە لەوەیدا کارەساتەکە کاسبی بە عقلی ئەم خەڵکەوە دەکەن بەڕاستی خەڵک دەبێ هوشیار بێتەوە خەڵکێک ببێتەوە خەڵکێک ببێتە پارێزەر لە بەرامبەر ئەواندا خەڵکێک ئەبێ بێ بە ئاسایش ئەبێ پۆلیس لەسەر ئەمەیەک دەقڕا ئەگرم کاک داناک کاک سەلام زۆر کەس و لایەن هەیە زۆر کەناڵ هەیە زۆر حەزەکەن دەست بۆ سلێمانی بەرن هەمیشە قسە لەسەر سلێمانی بکەن قسە لەسەر ئاسایشی سلێمانی بکەن ڕەنگە ئەم بابەتە بقۆزنەوە بڵێن وڵا لە سلێمانی ئازادی ڕادەربڕی نییە وڵا ئاسایش هەر کەسێک مافی خۆیت یەگەل لایڤی کردەوە و قسەیەکی کرد ئاسایش یەکسەرە چێ دەستگیریەکە پێشێ ئەو پەلامارە بدرێ با ئێمە جوابمان پێبێ ئەمەی کە لە سلێمانی دەکرێ ئەمەی کە ئاسایشی سلێمانی ئەیکا هەر بەڕاستی سنووردارکردنی ئازادی ڕادەربڕینە لە هاونیشتمانیانی خۆمان یان ئەو مەترسیە کە دەتانێت کۆنتترۆلیکەن کە لەسەر ئاسایشی کۆمەڵاتی و خێزانی ئەمە دروست بووە سپاس دەکەم بۆ پرسیارێکی زۆر جوانە لە جێ خۆیەتی ئەگەر باسی مەفهومی ئازادی ڕادەربڕین بکەیت وازەحە دوو لاینی جیاوازە ئازادی ڕادەربڕین واتە دەربڕینی بیر دەربڕینی فکر دەربڕینی بیرروڕای خۆت بە ئازادانە هەر کاتێک ڕخنەگیر بیت هەر کاتێک ڕۆشنبیر بیت هەر کاتێک ڕۆژنامە نووس بیت ئەوە شتێکی ترە ئەوە بە هیچ شێوەیەک پەیوەندی نییە بەم جۆرە دەربڕینانی تر کە بە شێوازی بڵاوکردنەوەی بابەتی نەشیاو بێ بە شێوازی ناوەڕۆکی خراپ و ناوەڕێکی زیان بەخش بێت بە شێوازی جوێندان بێت ئەمە ناچێتە قاڵبی ئازادی ڕادەبڕین بە هیچ شێوەیەک زۆر ئەڵێ ڕوویەکی تری جیاوازە بەڵام کە ئەڵین دەربڕین لێرەیە ئەم لێک چوونە دروست ئەبێت خەڵک وا تێدەگات یاخود ئەو لانانی کە تۆ باسیەکەیت کە ئەمە بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین دێت ئێمە دەزانین کە ئازادی ڕادەربڕین بە هیچ شێوەیەک نزیک نابێتەوە لە تەشهیر لە جوێندان لە قسەی ناشرین هەر کاتێک چوو ئەو واتە تۆ سنوورێکت بەزاندووە ئەو سنوورەیە کە سنوورەکەش سنووری کۆمەڵگەیە سنووری بەهاگشتیەکانە یعنی تۆ ناچی سنووری تەنها گروپێک ببەزێنی تۆ سنووری کۆمەڵگەت بەزاند و داواکاری گشتی بەڕێزەوە کە هەمیشە پاڵپشتمانن دادوەرە بەڕێزەکان لە دادگاکان پاڵپشتمانن باش دەزانن ئەوان بە پێی یاساکان کە ئەمانە بە هیچ شێوەیەک پەیوەندی نیە بە ئازادی ڕادەربڕینەوە هەر بۆ ئیزافەتەن بۆ قسەکەی جەنابەت و پرسیارەکەت ئێمە لە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان تیمی هۆشیاریمان هەیە تیمی زۆر شارەزامان هەیە لە ڕووی ئامۆژگاری تیمی ئامۆژگاریان پێ دەڵێن بە دڵنیایەوە ئەوانی کە دەستگیر کراون چەندین کەسی تریش بان کراوە هەر لەو بابەتانە بەڵام بەهۆی ساویلکەیی و نەشارەزایی لە بواری بڵاوکردنەوەکانی کە هەی بووە لە لایڤە
ئێمە ئامۆژگاریمان کردووە خسومانتە سەر ڕێی ڕاست پێمان وتووە بانمان کردو بۆ دەستگای یاساییشتمانە ئەم بابەتی کە تۆ کردوتە بۆ شێوازە ئەمە هەڵەیە دووباری سەلام هە مەکەن لەسەر قسەی جەناب بەمنیستم کۆتا پرسا لەسەرەوە بکەم باش بخۆت بابەتەکەت باس کرد زۆر جار خەڵک دەڵێ جا با دەستگیر کرێن خۆ ئاسایشتیان لەیەکا دوای 2 ڕۆژ بەرەڵایەنەکە ینی با ئێمە خەڵک بزانێت کە ئێوە ئەم کەیسانە دەستگیر دەکەن سەرتا ڕەنگە هۆشیاریەکیان بنێ لەسەرەوەی کاری کە کردویانە هەڵەیە بۆیە کەیسەکان لە ئێوە چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت مامەڵەکردنی کەیسەکان هەمووی لە ڕێگەی یاساوە دەبێت لە ڕێگەی ڕێکارە یاسایەکان بە فەرمانی دادوەر دەبێت ئەمە لەلایەکەوە کە بەسپاسەوە هەمیشە پاڵپشتمانن کە ئەرکەکانی خۆمان بە شازێکی یاسایی ئەنجام بدەین بەڵام لەو ڕوانگەی کە باسی بکەیت ئەمانە چیان لێ دێت چیان لێ نایەت یاساکە یاخود لە ڕێی ئەو مادانەوە سزای خۆی هەیە ئەو سزانە بەڕێز دادوەر لە دادگاکان دیاری دەکات کە چەندێک هەندێکیان بەپی ئەو زەرەرە و ئەو زیانی کە گەیاندویانە بە کۆمەڵگا بەپی ئەوە سزا دەدرێن هەندێکیان ماوەیەکی زۆر ماونەوە هەندێکیان ماوەیەک 2 ڕۆژێکە ئازاد دەکرێن ئەواتە کەوتۆتە سەر فەرمانی بەڕێز دادوەر کە چەندێک ئەم کەسانە بێڵێتەوە هەندێک لەوانەیە بە پێبژاردننی دارایی بێ بەدەر لەم بابەتە هەندێکی تریش بان دەکرێن ئێمە ئامۆژگاریان دەکەین بە قسێکی خۆش بە هاوکاریان دەبین بەڕاستی و بە دوواداچوونیشان بۆ دەکەین بە دڵنیایەوە بینیشمانە بەشێکی زۆر بەشێکی زۆر ئەوانە کراوە لە هەمان کاتیشدا ئەوەی کە دەستگیر دەکرێت پاش ئازادکردنی ئەمە بەڵێننامەیەکی یاسایی پێ پڕ دەکرێتەوە ئەم بەڵێننامەیە زۆر گرنگە لەبەر ئەوەی یاساییە و جەخت لەوە دەکاتەوە کە ئەم کەسە نابێت بە هیچ شێوەیەک جارێکی تر بگرێتەوە سەر بابەتی بڵاوکردنەوەی ناوەڕۆکی نەشیا و بۆ کۆمەلگا ئەگەر بێت و دووبارە ئەم بابەتانە بڵاو کاتەوە بە دڵنیای و دەستگیر دەکرێت بە دڵنیا کەیسێکی سەر بەخۆی بۆ دەکرێتەوە لە دادگاکان و بەو شێوازە سزایی زیاتر و قورستر دەبێت لەبەر ئەوە ئێمە بە بەردەوامی چاودێری ئەپەکانی سوۆشال میدیاین بە بەردامی چاودێری ئەو کەسانی کە پێشتری دەستگیر کران و ئەوانەی کە گومانیش دەکرێت بڵاوکراوی نەشیان تەنانەت ئەوانش کە دەستگیرەکرێن کاک سەلام لایف دەکەنەوە دوای ئازادکردن یان جارێکی تر لایف دەکەنەوە ئێوە هەر چاودێر و ڕقیب دەبن با دڵنیاییەوە بە بەردەوامی و نزیکی هەفتەیەک لەمەوە بەریش ئێمە تقریبان 6 کەسی ترمان دەستگیر کرد لەوانە ئەمە 4مان هێشت بۆ لە ڕێی دادگاکانەوە کە زەرێکی یاخود زیانێکی زۆریان گەاندوو بە کۆمەلگا لە ڕێی قسەی نەشیا و لە ڕێی هەڕەشەکردن لە ڕێی ڤیددیۆ بەڵگە ڤیددیوەکانیان کە هەیە کە ئەمانە خۆی لە خۆیان بەڵگەیەکی حاشە هەڵنەگرە و لەلایەن دادگاکانەوە یەکلای دەکرێتەوە دەستان خۆش بێت زۆر سوپاس دکتۆر کارزان کۆتا قسەی ئێوە وەکو کۆتا پرسیاریش تا چەند ئەم هەڵمەتانە گرنگە دوو سەرنجەمەیە وەکو پسپۆرێکی یاسای ڕاگەاندن جەخت لەوە دەکەم و زۆرترین ئازادی ڕاگەاندن لەم زۆنە هەیە بۆچی هەموو سایتە ئەلکترۆنی ئازادەکان ڕۆژنامە ئازادەکان حیزبە ئۆپۆسیۆنەکان لە سنووری پارێزگای سلێمانی طبعاً ئەم ئازادیە لەلایەکەوە بۆ بە بەختەوەریش بۆ کۆمەلگا چونکە کە مرۆڤ ئازادی ڕاگانی هەبوو ئازادی ڕادەڕێنی هەبوو کەمتر پەنا بۆ تونند و تیژی جەستەیە بە شار هەیە بۆچی ڕێژەی تونند و تیژی جەستەیی و پەلامەردانی تیا زۆر بەرزە لەبەرەوەی ئازادی ڕاگانی تێدا خەفەکراوە و دووهەم داواکارم لە حکوومەتی هەرێم کە دەیان سنتەری گەنجام کاتەوە بۆ پەروەردەکردنی گەنجان بۆ ئەوەی کە بەردەوام فێری جۆرەها پیشە ببن بۆی کە کاتەکانی دەست بە تاڵیان بەشتی باشەوە سەرقاڵکەن و سێهەمیش پێویستە یاسایەکی تونند و تۆڵتر دەرچێت کە ئەم تاوانە ئەلکترۆنیانەش لە خۆ بگرێ بەتابەت هەندێک ئەکاون یاخود هەندێک خزمە گوزاری ئەلکترۆنی هەیە مادەم تاوانبار ڕەنگە تۆزینەوەی تیا زەحمەت بێ هەتا بە پێی یاسا ڕێک نەکرێ پێویست ناکات لە هەرێمی کوردستانە دکتۆر یاسا بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی هی ساڵی 2006 ڕەنگە لە ساڵی 2006 2010 بەڵێ ببوورە ئەم بابەتی تیکتۆک و لایڤ و هەندێک بابەت هەیە کە ئێستا ئێمە لە یاساکە بەڕاستی جێگەی نەکراوە پێداویستەکانی ئێستا پڕ ناکاتەوە لەبەرەوە بێ یاساکی تونند و تۆڵ دەرچێ وێ ڕای پاراستنی ئازادیەکان ئەبێ سزای تونتر دابنرێ بۆ تاوانباران و لە هەمان کاتدا داواکارم لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم لە قۆناغی سەرەتاییەوە دەبێ منداڵان هۆشیار بکرێنەوە لە ئەرک و مافەکانیان بۆی کە خۆیان لە تاوان بپارێز دەستان خۆش بێت کاکدانا کۆتا قسە وڵا ئەوەی کە من دەمەوێت بەڕاستی هەم کورسات کە لە دێر زەمانەوە خزمەتێکی جوانی پەروەردە و وڵات و نیشتیمانی ئێمەی کردووە تکە کارم کە کورسات ئەمە بکاتە دۆسیەکی گرنگی خۆی کە بە بەرنمەیەک و دوو بەرنامە ناوەڵک و بیکاتە ناوەندێکی توێژینەوە کار لەسەر ئەم پرۆژێ بکات و خەڵک و شێر بکرێتەوە بەڕاستی
کە کورسات پێکێکی جوانی هەیە ناوجەماوەرە پەروەردەیەکی جوانە بەخشێت ئەوەی گرنگە بەڕاستی پێویستە ڕگەزی بەرەمێینە کە زیاتر ڕوبەڕووی هەڕەشە و گرفت دەبێتەوە ئێستا ڕگەزی نێریش بە هەماشەوە ڕوبەڕوو گرفت دەبێتەوە چەندین باندەیە لەوانەیە لایبرانی ئاسایش و پۆلیسە هەبێت کە پیا و ترساوە و بە ملیۆنان دیناری لێسێنراوە لە بەرامبەر وێنەیەک و یاخود لە بەرامبەر وتەیەکە یاخود لە بەرامبەر شتێکا بنکرد پێویستە کچان و ئەنی پیاوانی بەڵام زیاتر کچان وشار ببنەوە لەوەی کە بەڕاستی بس سکاڵا بکەن بچنە لای سنتەرەکانی تونتیژی خێزانی بچن بۆ سنتەرەکانی تونتیژی بچن بۆ برانی ئاسایش کە لە کوشکان و ئافرەتانی بەڕێزەکەم ئاهەنگێکی تایبەتی خۆت ئەزانی بڵاوبوونەوەی لە تۆڕکۆمەڵاتەکان ئەبێتە مای بڵاوقسەی نشاو پێ بڵن می خەرە ناو فەیسبوکەکەتەوە هەر پێویست ناکە هەر تۆماری کەچکە ڕەنگە مۆبایلەکەت ئەمە کەیسێکمان هەبوو لەمەیەکی لە خوێن دکتۆر ناشکرێ یانی تۆ ئەچیتە ئاهەنگێکەوە نەتوانی تۆزێ تەسویری ئاهەنگەکەسەلام قسەکە لەسەر ئەمەیە کە بەڕاستی ئێمە چۆن ئارستۆ و نیوتن کا لەسەر یاسای جوڵە و وزە دەکا لە هەماشدا ئێمە فرۆیدمان هەیە لە زانستی دەروناسیەکە کا لەسەر دەرونی مرۆڤەکە ئەم مرۆڤە دنیایەکی تاریک و زۆر ئاڵۆزە لە ناخیە ئەبێت ئەم ناخی وەکو جوان بەرمەجە بکرێ ئەبێت داوی بابان لە سەرەتاییەوە لە ڕەوزەیەوە لە ناوەندەکانی خوێندنە مامۆسایەکانە بەداخەوە کە من یەکێک نقطە زعفیەکان ئەوەیە کە لە حکوومەتی هەرێم کە وەزارەتی پەروەردە پێی هەڵنەستاوە ینی ڕێنماییکاری پەروەردەی لە کەمترین مەکتەبا بوونی هەیە ئەبێت لە ڕەوزەیەکە تاوەکو قۆناغی ئامادەی زۆرترین ڕێنمایی کار هەبێ ئەگەر بێت و ئەمەوانە هەبن دەرچەیەکی زۆر باش ئەبن بۆ خاڵی بوونەوەی ئەم کەسێکە زوڵمی من کەسێکم ببوورە خاتون یەک لەو کەسانێک کاکدکتۆر باسی کرد کچێکی ئێمە ئەنی خوێندکارێک کە لە بەژاری کرد بوو لە ڕۆژی لەدایبوونی هاوڕێکەیە کە ڕسمەکەی دابەزاندە بوو ئیتر لەو ڕسمەیە کوڕەپورەکەی داوای کردبوو کە ئەم وێنەیە بدات بە لەو کچەی داوا کردبوو کە بیدا بە کوڕەپورەکەی خۆی بۆ ئەوەی کە عیلاقەی سۆزاری دروستکە ئەم عیلاقە سۆزاریە لەبەر ئەوەی کچێکی بەسزمەنە ئاگایی ئەم وێنەی بەکارهێناوە کوچەکێک دواتر ئەم کچە دابڕا لە خوێندن دواتر ئەم کچە دۆڕا لە ژیان دواتر کە ئێمە فریای کەوتین پێش ئەوەی کە بگاتە حاڵەتی خۆکوشتن بەڕاستی کوڕەکانمان گرد لەلایەن ئاسایی برانی ئاساییەوە بەڵە بەڕاستی بۆیە دەبێت ئێمە کچان و ینی کچان و دایکانی ئێمە بە ئاگابن و وشار بن نەترسن نەترسان چارەسەری ئەم دۆخە یەک پەیامی خێرام هەیە لە کۆتاییە بۆ هەموو ئەو کەسانی کە هەڕەشەیەکی یاخود مەترسی تاوانی ئەلکترۆنی لەسرە دەست بەجێ تکاکەم دەست بەجێ سەردانی نزیکترین بنکەی ئاسایش یاخود سەردانی هەر بەڕێبرایەتیەک دەکەیت لە بەڕێبرایەتەکانی سەر بە دەستگای ئاسایش تاوەکو بە زووترین کات چارەسەری بۆ کەیسەکە بکات ئەگەر نەهاتیت ئەگەر سکاڵات تۆمار نەکرد دوای ئەوە کێشەکەت قورستر دەبێت ئاسان چارەسەر ناکرد لەبەر ئەوە ئەگەر هەر مەترسێکرد لەسەر و دەست بەجێ خۆتان بگەین بنکەکانی ئاسایش سکاڵات تۆمار بکەن ئێمە بە ئەو پەڕی شانازی هاوکارتان عقیت سەلام عەبدولخالق و تەبێژی دەستگای ئاسایشی هەرێم سپاس کە ئەم ئێوارە لەگەڵمان ئامادەیت بۆ دکتۆر کارزان محەممەد سپۆری یاساکانی تاوان سپاس بۆ بەڕێزیشتان کاک دانا ڕزگەیی توێژەری کۆمەڵایەتی سپاس بۆ ئێوەشکە لەگەڵمان بوون سپاس بۆ ئێوەشکە تا ئێستا بینەرمان بوون بە هیوای ئەوەی کە سوودێکمان هەبوو بێت و لەمەولا هەر کارێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەرکردنەوەی لایڤێک هەر قسەیەک هەر کۆمنتێک ئەبێ ئاگامان لەوە بێت کە دەستگای ئاسایش ڕقیبە بە سەرمانەوە و هەر کارێکی نەشیاو کە بکرێت ڕوبەڕووی سزا دەبنەوە سپاس کە بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەریکی نوێ بە ئێوە ئازیز دەگەینەوە شاد و بەختەوەر بن